لە ناو ڕیزەکانی مێژوو خەباتی یەکێتیدا لە مەیدانی ڕاستەقینەی جەنگدا دەیان پێشمەرگە و فەرماندە هەبوون بوونە سیمبولی پێشمەرگایەتی. مامۆڕەشا کە بە ئەفسانەی شەڕی دەستەویەخە ناسراوە یەک لەو شەهیدانە بوو. ئەمڕۆ 6 ساڵ بەسەر شەهیدبوونیدا تێپەڕی. یەکێتی نیشتیمانی بەڕاستی شەهیدی لە زیینی زۆرترە، بۆیە هەر بە حیزبی شەیدان ناسراوە. یەکێتی نیشتیمانی لەبار و زروفێکە دروست بوو هاتە گۆڕ کە 130,000 چەکداری پارتی و شۆڕشی ئەیلول کۆتایی پێهات کە هەموو جارێکی جەناوی مام جەلال خوا عەفوی و پیان و توینەمە شۆڕشی مەستانە ئێوەیکن لە وەک شێرکۆی نەمر شاعیر ئەڵێ بە پەنجەی دەست ئەژمێران. یەکێتی توانی لەوەوە بە خوێنی شەیدەکانی یەکێتی بگەێنێت ئەمڕۆ. الشهيد حمد رشيد باور لكم نليوني بو نليوني شي بي مگر ما مريشه الشهيد حمد رشيد بيايكي زور قهرمان بو من لسرتاي بيرمرغايتي وبيكو بوين لو شرانا يعني هستكي نبو كبترشيت او هستاك الانسان دروسه بيت لمشكي اوانا بو بيايكي قهرمان بو بيايك بو اوي كل جيرفان شي ابو حزي كي ببخشي برادركاني من بداخه شهيد ما زور دا زور رفيق من جياني بيرمرغايتي شهيد بو بلام شهيد حمد رشيد زور تاثيري تيك. کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجە یەکێتی بە بەرنامەیەکی گشتگیریادی سەرجەم شەهیدەکان دەکاتەوە و لە گۆڕستانی عەبابەیلێ بە ئامادەبوونی هاوڕێ و هاوسەنگەرانیان چەپکە گوڵی ڕێز و وەفایان لەسەر گوڵکۆی شەهیدان شەهید مامۆڕەشە و شەهید سامان دانا. ئەمڕۆ 22 هەشتی 2020 یادی شەشەمین ساڕۆژی شەهیدبوونی مامۆڕەشە و شەهید سامانی جوانەمەر کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجەی شەهید وەک وەفایەک بۆ ئەو شەهیدانە ئەمڕۆ هەڵسا بە یادکردنەوەیان و دانانی چەپکە گوڵی ڕێز و وەفا لەسەر گوڵکۆکانیان. ئامانجمان ئەوەیە کەوا بە وەفا بین بۆ شەهیدەکانمان و لە زەهنی نەوەکانی ئایندا بیان هێڵینەوە ئەمانە بە گیانی خۆیان قوربانیاندا بۆ ڕزگاری خاکی کوردستان و وەک وەفایەکیش بۆ بنەماڵەی شەهیدەکان و ئەمڕۆ ئەم یادەمان ساز کرد. خانەوادەی شەهیدان بە شانازیەوە لە مێژوو خەباتی شەهیدەکانیان دەڕوان و دەڵێن هەمیشە شانازی بە مێژوو خەباتیانەوە دەکەین. وەکو خانەوادی مامۆڕەشە و کچی شەهید مامۆڕەشە بەخێرهاتنی هەموو ئەم میوانە ناکەین سوپاسیان نەکەین کە هەستاون بە یادکردنەوەی شەشەمین ساڵیادی شەهیدبوونی باوکم. ئێمە وەکو عایلەی شەهیدی مامۆڕەشە بەڵێنی خۆمان دووپاتەکەینەوە لەسەر ڕێبازەکەی باوکم و لەسەر شەهیدبوونی باوکم کە ئێمەش هەمان ڕێگەی ئەوە گرین هەر شتێک کە بتوانین بۆ یەکێتی و خاکی خۆمانی بکەین ئیکەین ئەوەی لە دەستمان بێت بۆیان نەکەین و بێبەشیان ناکەین. لە نسکۆوە تاوەکو ئێستا لە شاڕەی خەباتی دوور و درێژ و هەڵدێردا یەکێتی شەهید لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و شەهید لە بەرامبەر هێنانە سەری دەستی بێگانە و هەڵە و پەڵەی تەسکی دەیان نافەرماندەی کوربیندا دەدات کەچی ئەوانەی لە سایی خیانەتدا گەورە بوون زۆر جار تۆمەتباری دەکەن لە کاتێکدا زیاتر لە 20,000 شەهیدی بۆ ئەمڕۆی کوردستان و ئەزموونەکەی بەخشیوە. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.